لەوە تێم ئامێرانە دروست بووە هەر باس ئەکرێت کە ئەمانە خراپی هەیە و خراپە بۆ مرۆڤایەتی و بۆ چەند سوودیشی هەیە لەگەڵشیا زیانیشی هەیە. بۆچی ئێمە ئێستا بەس تیشکە خەینە سەرەوەی کە خراپیەکەی بۆ چاو و بۆ خەوتن چییە. لەلایەنی ئامێرەکانەوە خۆی تیشکێک دەرئەچێ ئێمەوە ئەزانین سپیە، بەس ئەم تیشکە سپێکترەمێکی هەیە، یعنی مەودایەکی هەیە کە تیشکی بینراو لە 400 تاکو 790 نانۆمیتەرە. بەڵام ئەو تیشکە خراپەی کە لەم بەینا هەیە تیشکی شینە، یعنی بلو لایتە کە لێی دەرئەچێ. ئەمە کورتترین تیشکە، یعنی لە 400 تاکو 480 نانۆمیتەرەکەی کە کورتترینی ئەم تیشکانەیە. خراپیەکەی چییە؟ لەبەر ئەوەی ئەم تیشکە بە ئاسانی ئەچێتە ناو چاومانەوە، هیچ بربەستێک نییە لە چاومانە ڕێگری بکات لەم تیشکانە، یعنی بەگلێنا تێپەڕ ئەبێ، بە هاوێنەی چاوە تێپەڕ ئەبێ، یەکسەر ئەچێتە تۆڕەی چاو کە لە پشتی پشتەوەیە و ئەو وێنانەی ئەو ڕووناکیی کە ئەکەوێتە سەر تۆڕەی چاو مێشک تەحلیلەکات و ئەبێ بە وێنە. ئەم تیشکەش لەگەڵ یا ئەچێتە سەر ئەوێ. بە دوو شێوە خراپی هەیە بۆ تۆڕەی چاومان، یعنی بە ئەگەوێتە دوو مەرحەلە، کلاس 1 و کلاس 2. فۆتۆ داینەمیک چێنج ئەکات، یعنی فۆتۆکیمیکال چێنجێک ئەکات لەو شوێنەیە کە خانەکان تێک ئەیات. بۆ مستەقبەلی ئەو کەسە خراپە، یعنی کە لەگەڵ گەورەبوونیە ئەبێتە هۆی ئەیج ریلیتد ماکیولار دیجەنەرێشن، یعنی بەهۆی پیربوونەوە، بەهۆی تەمەنەوە پوکانەوەیەک لە تۆڕی چاوە دروستە بێ. ئەمە وا ئەکات ئەم تیشکی شینە وا ئەکات ئەو پرۆسێسە زووتر بێ. جاران مەسەلەنە نەخۆشەکانە لە 65 و زیاترەوە دەرەکەو، ئێستا سیرەکەین لە 55 لە عمری 55 ئەو پرۆسەیە ئەبینین کە پیربوونی خانەکانی تۆڕەی چاوە. لەگەڵیشیا ئەبێتە هۆی ئەگەر بێنەوە پێشەوەی چاو ئەبێتە هۆی ئاوی سپی، دروستبوونی ئاوی سپی زووتر لە یەکێکیکە و لەگەڵیشا ئەبێتە هۆی وشکی چاو. ئەمە لەلایەنی چاوەکەوە. بەڵام ئەگەر باسی کەین کە ئەم تیشکەشینە خراپی هەیە لەسەر خەو، لەبەر ئەوەی ئەم تیشکەشینە وامان لێ ئەکات مێشک زیاتر ئەلێرت بێ، ئاگادار بێ، ینی وا ئەکاتۆ زیاتر ئێمە خۆی ئەم تیشکە لای کۆ دەستمانەکەوێ، خۆی دوو سەرچاوی هەیە. یەکێکیان تیشکی خۆرە کە بە ڕۆژە تۆ دائیمەن کە ڕۆژ ئەبێتەوە ئەڵەی کاتی هەستانە و شەویش ئەبێ ئەڵەی کاتی خەوتنە. ئەم تیشکە لە تیشکی خۆرا هەیە و لەگەڵیشا تیشکە دەستکردەکانەیە کە لەم ئامێرانەوە دەستمانەکەوێ. لەبەرەوە کاتێک کە ئەبێ بە شەو تیشکی خۆر نامێنێ، مێشە گوای لێیە داینەمیکلی خۆی بەرە و خەوتن ئەچێت و هۆرمۆنی میلاتۆنین دەرئەچێت بۆ ئەوەی وا بکات مرۆڤەکە خەواڵوو بێت و بچێتە سەرکادیان سایکڵەوانە، ینی سلیپ ئەوەی سایکڵ ئەچێتە ئەوە. بەڵام ئەم تیشکی شینە وا ئەکات ئەو میلاتۆنینە نەڕێژرێت و زیاتر مرۆڤەکە خەواڵوو بێت، خەواڵوو نەبێت، یعنی زیاتر بەخەبەر بێت. هەر بۆیە وا پێویست ئەکات کە ئەم تیشکەشینە لە خۆمان مەنعکەین کاتێک کە ئێمە بەرەو خەو ئەچین. ئەو مەنعکردنی ئەو شتانە چی؟ ئەو شاشانە بووە بە بەشێک لە ژیانمانە بە هەموو شێوێ، سمارتفۆنە، تابلێتە، کۆمپیوتەرەش، حتا ئەم شاشەی تیڤ سکرین فلاتەکان، هەمووی ئەمانە ئەو تیشکانەی لێوە هەیە و کە زەرەرێک ئەیە بە چاوەکانمان. چۆنێتی مەنعکردنەکەی ئەوەیە ئەتوانین چایلکەیەک بکەینە چاومان کە فیلتەری ئەوەی تابێ. ئەو چایلکەیە لەوانەیە ڕەنگێکی قاوەیی کاڵی هەبێ و بەکاری بێنین، یان ئەتوانین لەسەر سمارتفۆنەکانمان، لەسەر مۆبایلەکانمان نایت مۆدی تیا هەیە کە تۆزێ شاشەکە تاریک ئەکا، یان ئەتوانین ئەپلیکیشنێک هەیە کە ئەڵێ بلو لایت فیلتەرێشن، یعنی هەر خۆی وا ئەکات تۆش جیازەکە و تاریک نەبێت، بەس بەهۆی ئەپلیکیشنەوە خۆی بلو لایتەکە بۆ کەمەکاتەوە بۆی کەمتر بچێتە چاومان. یان ئەتوانین خۆمان 2 سەعات پێش ئەوەی کە بزانین ئەگەر ئێمە سەعات داخەوین لە سەعات 8ەوە وازی لێ بهێنین، یان ئەگەر بیریشمان ئەچێت چکە جاری وایە ئەمە مۆبایل ئەگریمە دەستمانەوە بیرمان ئەچێت لە کاتەکەمان، با ئەلارمێ بخەینە سەر مۆبایلەکانمان کە بڵێ ئەمە ئیتر تاوە کاتی خەوە و واز لە مۆبایلەکانمان بێنە. ئەمە بە ئاسانترین ڕێگە ئەتوانین ئەوانە بکەین.